نزیکەی 680 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمان کردبوون کە ئەمە ژمارەیەکی زۆرە. لەم ژمارەیە 195 کەسیان داخلی خەشخانە کراون، ینی خەوێنراون ماونەتەوە، ئەوانی کەش چارەسەری پێویستیان وەرگرتووە و خەسخانەیان بجێشتووە. حاڵەتی سکچوون و تێکچوونی باری تەندروستی هەر کەسێک لە ڕۆژانی ئاسایشە ئەو حاڵەتانە لە هەموو کەسێکا ڕوئەدا، بەڵام وەک زانراوە لە ڕۆژانی جەژنا خەڵک بەهۆی ئەوەی کە سەردانێکی زۆرەکە و لە ڕۆژانی جەژنا وەکو کەلتوری کوردەواری ئێمە خواردنێکی زۆر حازرەکەین بۆ ژەمی بەیانیان و نیوەڕوان و ئێواران و هەروەها جۆرێکی زۆر لە شیرینی و لە چەرەزات و لە نقڵ و لەو بابەتانەی کە پەیوەستە بە جەژنەوە مەراسیمی جەژنیان پێ بەڕێکرێت خەڵکەکە زیاتر بەکاری هێنێ و زیاتر ئەیخوات لەو جەژنا و ئەوشی یەکێکە لەو هۆکارانەی کە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە لاچی حاڵەتی سوسون لە ڕۆژانی تر زیاتر بێ و ڕێنمای پزیشکەکانیش بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئەوەیە کە هەموو کەسێک ئاگاداری تەندروستی خۆی بێت و بزانێ بۆ مقدارێک کە پێویستەکە مەسەرەن شیرینی بەکاربێنێت یاخود لە خواردن و لە گۆشت و لە چەوریەکان کە ئەوانەی کە ڕۆژانی جەژنا بەکاری هێنێت. دەڕۆژ پێ جەژن بەرنامەیەکی تۆکمەماندانا لە هەرچ پێداویستیەکان بۆ ئەوەی کە لە ڕۆژانی جەژنا تووشی هیچ گرفتێک نەبین و هاوڵاتیان دڵنیا ئەکەینەوە کە بە ڕێژەیەکی باش و پێویست زیاد لەوەی کە ئێمە خۆمان بۆ حازر کردووە دەرمان و پێداویستی پزیشکی و هەموو کەرەسەیەکی پزیشکی لە بەردەستی هاوڵاتیان و لە خزمەتی هاوڵاتیانایە.